جارێکی تر سڵاوتان لێبێ. ئەچینەوە لای بەڕێزان میوانەکانی ستۆدیۆ فەرموو پرسیارەکە بکە. زۆر سپاس بۆ دەرفەتەی بۆتان ڕخساین تەلەڤیزۆنی نالیا. وەکو جۆب لە برادەران بوو کۆمەڵ کێشیان باس کرد، زۆر لەوە زیاتری کێشە هەیە. بەڵام من وای بە باشە زانم کە حکوومەتی هەرێمی کوردستان شتی کردووە، بەڵام لە ئاستی داخوازەکانمانە شتەکان کەمە. بڕیارێک دەرکا بۆ کەمەندەمان بەگشتی پەرلەمانیش با بڵێن پرسیارەکە بکەی بە کورتی. حکوومەتی هەرێم لەگەڵ پەرلەمانە دەستوبردێ بکرێت کە بڕیارێک دەرکا بۆ کەمەندەمان بەگشتی بۆی سوودمەند ئەو کێشانە زۆربەی لەو بڕیارانەیە کۆبێتەوانێ و زۆر سپاس بۆ دەرفەکەت. فەرموو بێ بەسەرەوە. زۆر سپاس بۆ کەناڵەکەتان. ئایا ڕێکخراوەکان هیچ تازەیان بەدەستەوەیە تەقدیمیان کردووە بە ڕێزان جوابم بنەوە؟ باشە بێ بەوەی شتەوە. سپاس. ئەوەی ڕاستی پرسیارێکمە بەرامبەر بە کاک ئاری لە سەرەتا قسەکانیە ئاماژەم بە شتێک کرد، ئاماژە بە شتێک کرد. ئەوە بوو ئەویش وتی هەندێک کەس شتیان بۆ کراوە. حەزەکەم زانم ئەو هەندێک کەسێک کێیە؟ ئەوە پرسیارێکە. حەزشەکەم هەنێ ڕوونکردنەوەی بەسیط بم بەو برادەرانە و پێشنیارێکی بچووکیش بکەم. هەستەکەم ئەوە نیە ڕەخنە ئەگیرێت، ئەوەنەی لە یەکتری ئەخوێنی لە ناو یەکتریە. ئەگەر نیو ئەوەندە خۆشەویستی و ڕێز و هاوکاری هەبووە لە نێوانمانە، پێم وابێ تەکانێکی زیاترمانە بە با بڵێن بە گرنگیدان بە کێشەکانی کەمەندامان وە بە چارەسەرکردنیان. ئەمە ئەوە ڕوونکردنەوەیەکیش من پێم خۆشە بۆ بە ڕێزانە ئەڵێ ڕێکخراوەکان ئەوەنەی داوای بیناکەن. ئێمە وەکو خۆمان بینایەکمانەیە ئێستا تا ئێستا وابزان بە هەمووی 3 ژوور 4 ژوورەوە. پێم وا بێ زۆربەی بەشەکانمان ئێستا لەبەر بێجێگە و ڕێگەی وەکو کۆمەڵەی ڕۆژ لەبەر بێجێگە و ڕێگەی زۆر بەشمان هەر نییە، ینی نەمان کردووە. باشە بێ بۆی تەنیشتە پرسیارێک بکات. سڵاو ڕێزم بۆ ڕەفیق بەس ئەو نابڵێن موچە یارمەتیدان بە حزبی هەر 150,000 یان 50,000 هەیە. باشە سپاس بێ بۆی خوارەوە ئەوش پرسیارێک. سپاس بۆ ئێناڕی بۆ کاکشێخ گرنگترین ئەو خاڵانی کە لە پرۆژە یاساگا خراوەتە بەردەم پەرلەمان ئەگەر ئاماژەی پێ بکەیت زۆر باشە. دەست خۆش سپاس. یەک بۆ کاگاری ئەگەر یەک پرسیار هۆکاری جیابوونەوەی ئێوە لە یەکێتی کەمەندامان ئەم گروپەتان پێگەێنەوە ئەگەر ئاماژێکی بەکەی زۆر سپاس. دەست خۆش سپاس. پرسیارێک فەرموو قسە بکە. زۆر سپاس بۆ کەناڵی نالیا بۆم دەرفەتی پەیمانیدا. بەس لە دانیشتنی ئەمڕۆیە یعنی کە من شتێک نەم ئەبینیتیایە ئەویش باسی چارەسەر بوو، چکە هەندێک زۆربەی کەم ئەندامان چارەسەری هەیە، بەڵام لە تاو نەبوونی و ئاور نەدانەوەی منەظەمەکان، یعنی ئەچتا هەچ منەظەمەیە ناوت ئەنووسێت هیچ جوابت ناداتۆکو منەظەمەی ڕۆژ کە من خۆم ڕۆشتوم مناڵەکەم بردووە، بەس تەنیا ئەم هەوەیە دراوە پێم. ئەویش چیە؟ هەویەکەش لێ نووسراوە بۆ لتأهيل المرأة ودفاع عن حقوقها هوية أعضاء المعاقين، يعني أما ببي أوي جوابا بدريتوا أما من لكركوكا هاتم أو قصي أكم من الله كشم لسطها صد علاجي هي بلام باريشي زوري أبد خوم أتوان حتى دفتروني كفرمان برم بتوانم بلام أو دواي بينج دفتر أكا بتنيا ناتوان دبرو يسلي ريا باسی چارەسەر بەی شێوەیە نەکراوە. ئەگە چارەسەر هەبێت و چارەسەر بکرێ وردە ڕێژەی کەم ئەندامبوونیش کەمە بێتەوە، بەڵام هەروە بمێنێتەوە هەر باسی موچە بکرێ ئەوە وا لێدێ لەوانە بێ کوردستان بە عام هەمووی کەمەندان بێت. دەست خۆش باشە. سپاس. زۆر سپاسدانەکەم. پرسیارێکم بۆ کاک ڕەفیق ئەوەیە بۆچی ئەو کەسانی کە بڵین فەرمانبەرن زۆر جار فایلی موچیان لێوەرە گیرەکە بۆ بەڕێوەبردنی بڵێن کارەکانیان بۆ دابینکردنی موچەکان زۆر فەرمانبەریش هەیە لیان وەرناگیرێ ئەڵێ بە بڕیاری حکوومەت وەستاوە، هەندێک کەمەندامیش هەیە لیان وەرەگیرێ. ئەو کێشەیە کەمەندام حەزەکا بزانێت چییە؟ لە معامەلی کەمەندانیا زۆر جار بڵێ من فەرمانبەرم لە من وەرەگیرە لە فەرمانبەری تر وەرناگیرێ بۆ دابینکردنی و هاوکاری کە چاودێری کەمەندامان یا بە کەمەندامان. باشە بێ دەستخۆشی بۆتانەیە من چۆن
سەرنجێک تێبینێکمە یەکەم تا ئێستا بڕیارێک نییە پێناسەیەک نییە بۆ کەمەندام گەورەترین کێشە لە کوردستان ئەوەیە کە تا ئێستا پێناسەیەک نییە بۆ کەمەندام چێ کەمەندامە دوای ئەوە نەبوونی ڕێژەیەکی دیاریکراو کە چ نسبەتێک دانراوە بۆ کەمەنداوان نەبوونی لیژنەیەکی پزیشکی تایبەت بە دیاریکردنی ئەجزی کەمەندام ئێمە زۆر لەگەڵ خۆشەویستیمان بۆ هەموو بە ڕێزانە کە هاوکارمانە ڕۆژانە کە کەمەندام نین بەڵام ڕەنگە ئەگەر ئەو کەسانەی هاوکاری ئەمەکەن وەکو بەڕێز کاگرافێ ئەگەر کەسێکی کەمەندام بووە زیاتر لە معناتی ئەمە تێگەیشت و زیاترە توانیشمان بۆ بکە ئێمە لەگەڵەوەی کە کاری ڕێکخراوەکانە حکوومەتیش دەستخۆشیان لێکێنیشیان بۆ کردین بەڵام لە ئاستی تەمۆحی ئێمانیە لە ئاستی داواکاریەکان ئێمانیە ڕۆژانە کێشەمان تووشە بێ لەسەرەوانە یەک شتی ترم هەیە ببوورە لەگەڵەوەیە کە کاگرافیق لێرە خۆی ئامادەیە زۆر شت هەیە کە ئەرکی ڕێکخراو نییە بیکە هینی بەڕێوەبەراتی چاودێری کەمەندامانە ئێمە ئەیکەین بەڵام ناشبێنی لە 100% ئەوە ئیشی ڕێکخراوەکانی ئیشی ڕێکخراوەکان لە مەجاری خزمەتگوزاریانە لە مەجای کات بەسەربردن و دابینکردنی ئەو شتانەیان دەستخۆش بێ بە بەڕێزی بەرفەر سپاس وەڵام من پێشەمو شتێ ڤینۆسخان بۆ جەنابتان و بۆ ئێنارتی بەڕاستی حەزمە کردم تەوەرە زۆر گەرم و گورتر بووە لەبەرەوەی ئەگەر جەنابی کاگرافیق تەشریفێنەوەکو حکوومەت پرسیارەکانمانی ئاراستەکەین ڕەنگیان مشتێک بێ لە خەروارێ بەڵام خۆزگە سەرۆکی فراکسیۆنێکی زۆرینەی پەرلەمان لێرە ئامادە بووایە یا جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لێرە ئامادە بووە بۆیە ڕاستە و خۆ ئێمە پرسیارمان بکردایەوە دەربارەی کاک ئاریش من دەستخۆشی لە یەکەم بۆ هەوڵ و ماندووبوونی بەڵام با ئێمە نین مەسەلەن هەرچی شتەکان هەیە ڕەخنەکان هەیە بیخەینە ئەستۆی ڕێکخراو ئەوەنەی لەسەر ئەوەنەی توانە هەیە ئەوەنەی دەسەڵاتی هەیە تا ئێستا ئەم تۆزە شتا گەرکرابێ بۆ کەمەندامان یا خاوەن پێداویستی تایبەت بەڵام ئەبێ بە تەحدیدیش دیاریکەین چ ڕێکخراوێک فشاری حزبی لەسرە و چ ڕێکخراوێکیش بێلایەن و سەر بەخۆی و من سوپاس بۆی کاتتان زیاد زۆر سپاس وڵی من وەکەوەی کە بڵێن حکومت زۆر شتی چاکی کردو بۆ کەمەندامان دو ئەوەش ئەگەر حکومت هەر کەسێکی دانەنەوە لە دایرەکانە ئیش بۆ کەمەندام کە ئەو هەرو حکومەتەوەی لەو خەڵکە کرد کە هەڵوێست و شعوری ئەو فەرمانبەرانە ئەوەنە جوان بێت ئەچیتە دایرەکانەوە خوان ئەو خەنە سەر کورسیەک ئەڵێ تۆ دادانی شەو ئیشەمەکە بۆ نمونە پەروەردەی سلێمانی من زۆر سپاسی پەروەردەی سلێمانیەکەم کە بە هەموو شێوەی یارمەتی کەمەندامەیەن چەند جار من چوومەتە تربیەکە یعنی ئیشەکانم کردەوە بە ڕێز مامۆستا کەمال کە مامۆستا کەمال خۆی نمونەی هەر نیاز ئەچیتە سەرمێزەکەی سەر هەڵ نابڕێ بزانێت تۆ چی چێنیت بەس کە ئەڵێ کەمەندامێکە ئەڵێ لەسەر بەسەر چاو ئیشەکەی بۆکەم ئەمە کێ وای لێکردین ئەمە حکومەتێک وای لێکردین کە ئەو خەڵکی بەرەو پێشەوە برد دو ئەو ئێمە گلەیمان ئێستای ماڵین ئۆپسیۆن لەسەرمان هەڵەیاتێ لەم پەرلەمانێ ئەم هەموو بودجەیە کە ئەڵێن ئەمەنە پڕە لێڕژێ تا ئێستا باسی کەمەندامی نەکرد کە سێ ئۆپۆزیسیۆن هەیە لە پەرلەمانە دو ئەوە ئێمە ئەڵێ موچێ هینی سولفەی پێشینەی هاوسەرگیری بۆ کە سوکاری شەیدان نەگەڕێتەوە هەدیە بێت بۆی کە بەڕاستی بۆ من زەرورە بگەڕێتەوە بۆ من موچەیەکم هەیە 150,000 هەیە ناتوانم لی بمەوە هەدیەکەی لێ بمەوە بۆ من زەرورتر لەوانەیە زۆربەی کە سوکاری شەید لەسەر سەرمان زۆربیان لە حاڵەتی کەمەندام زۆر لە پێشتر بوون وەزعیان زۆر باشتر بێ بەڵام کەمەندامێک کە نەمە عیشەتی هەیە بەڕاستی نا کەمەندام لە وڵاتی ئێمە یا تیجارەت و بازرگانی هەیە ئەوایە بەس بۆ کەمەندام ئەو ئیشە بکرایە و بخراتە بەرچاو هەدیەکە بۆ ئەو بواە دەستخۆش ئەگەر دوا پرسیار فەرموو وەڵاهی من هەر یەک شتم هەیە لەوە زیاتر نییە من باسیەوە کە وەکو خوشکەی بەڕێزە باسی کرد ئۆپۆزیسیۆن بە هەمویانەوە داوای قەرەبووی حیزبەکانەکەنەوە داوای قەرەبووی ڕاگەیاندنەکانەکەنەوە هی خۆیان کە بڕاوە بەڵام جۆمان لێ نەبوو یەک ئەندام پەرلەمانی ئۆپۆزیسیۆن تەنانەت هەر کەلیمەی کەم ئەندامیش بێ بە سبانیا زۆر سپاس بێ بۆ بەڕێزە دوا پرسیار بکەیت و بۆی بچینە لای وەڵامەکان ئەوەندەی من ئاگادارم لە ڕێکخراوە کەمەندامیەکان تا جیاوازیەکی زەق بەدی دەکرێت بۆ نمونە ڕێکخراوی وا هەیە نزیکەی 200 پارچە زەوی وەرگرتووە لە زیاتر لە 200 کەسی دامەزراندووە لە حکوومەتدا بۆ بەڕەسمی بۆچی لە ڕێکخراوەکانی تردا ئەوە بەدی ناکرێ ئایا هۆکارەکەی چییە ئەمانە کەم تەرخەمی ڕێکخراوەکانی ترن یان حکوومەت جیاوازی چییە
ئەگەر ڕوونکردنەوەیەکمان بدەنێ باش زۆر سپاس ئەگەڕێمەوە بۆ لاتان بۆ وەرگرتنی وەڵامەکان ئەنجا بتوانین بۆی چڕیکەینەوە لە ئەو کاتی کەماومانە خۆیکەینەوە فەرمو کاگاری لە جناب تۆ دەست پێ والله من زۆر بەسەریعی پرسیاری کاکتوانی خۆیکەیتەوە بۆی بتوانین ئەوانیش حەقی بنێ بەڵێ کاک حەیدەر و کاک ئەحمەد بوو پێما بوو سەبارەت بە کۆدەنگی پرسیاریان کرد و بۆ ڕێکخراوەکان هەموو بە یەک دەنگ کار ناکەن من هەروەکو ئیشارەم پێدا ڕێکخراوە کەمەندامیەکان سەبەبن بۆ چاکردنی هەموو وەزعی کەمەندامان بەرپرسی یەکەم بەڵام ئێمە وەکو گروپی کەمەندامانی کوردستان لەناو کۆدەنگی ئێستا تەمان کۆدەنگی ڕێکخراوە کەمەندامیەکان هەیە ئێمە کەم تا زۆر نازانین هەوڵەکانیان چۆنە بەڵام ئێمە وەکو گروپی کەمەندامان داوامان کرد لە کۆدەنگی ڕێکخراوە کەمەندامیەکان هەمومان پێکەوە کار بکەین ئەمە جاری یەکەم نییە داوایان لێ یەکەین ئێستا بەم زۆنە داوامان لێ کردوون لەم کاتەیە کە ئێمەش وەکو ئەندامێکی کۆدەنگی ببینە ئەندام لەگەڵ یانە و بەشکو بتوانین پێکەوە کار بکەین بەڵام بەداخەوە تا ئێساکە کۆدەنگی ڕێکخراوە کەمەندامیەکان وا سێ هەفتەی تێپەڕان و بەرەو مانگ ئەچێت تا ئێستا جوابیشیان لێ نەجێڕاینەتەوە خەمی ئێمەش لەوا بوو کە لە کاتی تێپەڕاندنی بودجە ئێمە لەگەڵ کۆدەنگی ڕێکخراوە کەمەندامیەکانە کارێک بکەین لەم کاتە زەختێکی زۆر لەسەر پەرلەمان بکەین و لەسەر ئەندامەکانی وەکو ئەو ئیشارەیان پێدا بە تایبەتی ئێمە گلەکانمان لە ئۆپۆزیسیۆنیشە پێش دەسەڵات کە ئۆپۆزیسیۆنی بەڕاستی وەکو پێویستە هەموو ینی هەتا ئەندام فراکسیۆنەکانی دەسەڵاتیش ینی با بڵین وەکو پێویست باس لە کێشەی کەمەندامی نەکرا بۆیە ئێماڵین ینی مەسەلەی کۆدەنگی ڕێکخراوە کەمەندامیەکان ئێساکە هەیە ئێمە پرسین ئایا جێگەی ئەم هەموو خەڵکیتیان نابێتەوە هەمومان بتوانین پێکەوە کۆدەنگی وەکو ئەمڕۆ دانیشتین وەکو براو کەسی یەک مناقەشە دەکەین و قساکەین لەسەر ئەکرێ کۆدەنگی ڕێکخراوە کەمەندامیەکان زیاتر مەسئولانەتر لە ئاسداوەکانی کەمەندامانە بێنە پێشەوەکو گروپی کەمەندامانیش طموحمان هەیە لەناو کۆدەنگی ڕێکخراوە کەمەندامیەکان بتوانین فعال بین و بتوانین دەورمان هەبێ لەگەڵیانەوە بەش بتوانین برێبین بە کارباری ڕێکخراوە کەمەندامیەکان بەڵام تا ئێستا بەداخەوە جوابیان لێ نەگێڕاینەوە سەبارەت بە پرسیاری کاک ئاشتی ئەڵێ من هەندێک کەس دەڵێ شتیان بۆ کراوە بەڵێ بە دڵنیایی خەڵکەیە لە زیاتی جارە دوو جار عەرزەی وەرگرتووە ناو ڕێکخراوە کەمەندامیەکان خەڵکەیە سیارەی وەرگرتووە خەڵکەیە عەرزەشی وەرگرتووە خانووشی هەیە و معلوماتمان هەیە کە لە زیاتی خانووە دوانیشی هەیە پێش پرۆسەی ئازادی ئەمازانی کە و کەسە خاوەنی ئەم کوپەش نەبووە بەڵام ئێساکە وەزع گوزەرانێکی زۆر باشە بەڵام من ناتوانین حەز ناکەین ناوی خەڵک بێن یا ناوی ڕێکخراو بێنین بەڵام هەمومانە زانین بە دڵنیایی کۆمەڵی خەڵک هەیە بەهۆی وەزعی کەمەندامیەوە ئاسی ژیانی گوزەرانی خۆیان زۆر لە 1 تا 100 بردووە ئەمە کێشەکەمان نییە بە دڵنیای خەڵکێ دەتوانین ڕۆژە بێتە پێشێ بە ئاشکراتر بتوانین ناوی ئەو کەسانە بێنین بەڵام ئەمە پێمان خۆش ئەمڕۆ هەموو ڕێکخراوە کەمەندامیەکان ئامادە بوونایە بۆی ئەگەر باسی ڕێکخراوێکمان کردایە خۆشی ئامادە بووایە بەڵام سەبارەت بە پرسیارێکی تر هەبوو باسی ئێمە کرد لەگەڵ یەکێتی کەمەندامانی کوردستانە ئێمە تەبعاً کۆمەڵ کەمەندامین هەر ئەندامی یەکێتی کەمەندامانی کوردستان نەبین ئەندامان هەیە پێشتر لە کۆمەڵی ڕۆژ بوو ئەندامان هەیە تا ئێستا مەسەلەیەکێتی نابینایەنە و زۆرێ لە هاوکاری هەیە لە نێوانمانە ئێمە لە یەکێتی کەمەندامان پێشتیش کە لە کۆمەڵی ڕۆژ بووین کۆمەڵە کەمەندامی پێمان وایە خەڵکێکە وەکو پێویست هەڵناسی وەکو پێویست ناچێت بەدەم کێشەکانی کەمەندامانەوە لەبەرەوە خۆمان نابەستینەوە بە ئیدارەیەکەوە کە نەتوانێت بە خەم کێشەکانی کەمەندامانە بۆیە ئێمە پێمان وە بێچێتی کەمەندامانی کوردستان تا ئەم لەحزەیەش وەکو ڕێکخراوانەیە بینین کە وەکو پێویست بەدەم کێشەکانی کەمەندامانی کوردستان لەم کاتە وایەتی کەمەندامانی کوردستان کە بودجە تێپەڕیەوە بێ و نقطەی بخرێتە سەر حرفێ بۆ کەمەندامان وەکو خوشکە ئیشارەی پێدا هەبوو یەکەم ڕێکخراو بوونایە وەکو هەموو ڕێکخراوە کەمەندامیەکان و ئێستاش کات بەسەر نەچووەیانی دەکرێت ئێمە هەمومان پێکەوە کارێ بکەین کە هەڵوێستێ بکەین لەسەرەوەی کە کارێک بکرێ بۆی کە بودجە بەو شێوازە تێ نەپەڕێنێ لانی کەم بزانین کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەم ساڵ لە سەدا حەڤەی ئەوەندەی پار بودجەکەی زیایی کردووە بۆ تۆڕی کۆمەڵایەتی پاراستنی کۆمەڵایەتی ئێمەش لەنێو ئەم بودجەیە حەقمان هەیە کامەندامان حەقمان هەیە و ئەبێ هەڵوێستێ بکەین لەسەر وەزارەتی کارباری کۆمەڵایەتی حەقمان بۆ دیاری بکە و بزانین چەندێکە و بۆ چیش بەکار باشە زۆر سپاس دەکەم من ئەمەوێت بگەڕێمەوە سەبارەت بە پێشەوەی بواری ئێوە زۆر بەسەریعی وەڵامی ئەو بەڕێزە بەمە پرسیارەوەی کرد بواە ئەندام پەرلەمانەکان یان سەرۆکی فراکسیۆنەکان بەڕاستی ئێمە داوامان کرد لە ڕەنگ کاگاری شەگادار بێت و کاک شێخیش پەیوەندیمان کرد بە وەکو بەرنامەکە و تەلەڤیزیۆنی NRT بە نووسنگەی پەرلەمانەوە کەوا یەکێک لەو بەڕێزانە ئەندام پەرلەمانەکان ئامادە بن بە تایبەتەوانی کە لەو لیژنەیەکی تایبەتن بە کەم ئەندامانەوە بەڵام بەداخەوە لەبەرەوەی ئەم ماوەیە مناقەشەی بودجەیان هەبوو کەسیان نەیانتوانی ئامادە بن
پرسیار لە جەناب کرا کاکێرش ئەگەر تەنها ئاماژەیەک دەمێت بەس تەنها بە خێرایی بۆی کاتەکە بەشی ئەو بەڕێزانە بکات ئایا پەرتەوازە بوونیان لە ڕووی یاساییەوە ئەم ڕێکخراوانە وەکویستە ئەو بەڕێزانش ئاماژەیان پێەیە لە ڕووی یاسایە و کێشە و گرفتیان بۆ دروستەکە بە کورتی جوابم بیتەوە بەڵێ ئەگەر دەرفەتم بێت لە چەند دقەیەکدا لەسەر چەند خاڵێک ئاماژە بە چەند خاڵێک بەم یەکەمینیان لە تێڕوانین بۆ قسەکانی ئەو کەمەندامە بەڕێزانی کە ئامادە بوون لێرە بۆمە دەرکەوت کە ئەوەندەی پەرتەوازی و ناکۆکی و ناتەبایی هەیە لە نێوان ڕێکخرا و کۆمەڵەکانی تایبەت بە کەمەندامان ئەوەنە ئیتفاق و کۆدەنگی نییە لەسەر پرسی کەمەندامان ئێمە دەتوانین پرسی کەمەندام بچوێنین بە هاوکێشەیەک ئەگەر ڕێکخراوێکی وەکو کۆمەڵە ڕۆژ سین بێەوە گروپی فشار ساڵ بێ نەتیجەکەی بریتە لە کەمەندام دواتر دەرەنجامەکە گەرێتەوە بۆ کەمەندام بۆیە ناتوانم ئێمە ئەبێ پرسیار ڕوبەڕووی ڕێکخراوەکان بکەینەوە کە ئەو شتە چی ئێوە جیازیتان هەیە لەسەری کەوا دەکات کۆدەنگ نەبن لە کاتێکدا کۆدەنگی ئێوە لە ئێستادا لە هەموو باشترین شت ئەوەیە کە ئەم ڕێکخراوانە بە هاوکاری لەگەڵ وەزارەت کاروباری کۆمەڵایەتی و بە پاڵپشتی سەرکی ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی باڵای کەمەندامان پێک بهێنن کە لەم ئەنجومەنە تەواوی ڕێکخراوەکان و تەواوی وەزارەتە پەیوەندیدارەکان بە پرسی کەمەندامان دا بمەزرێت تاکو تەمسیلی عامی تەواوی کەمەندامان کە لەسەر ئاسی کوردستان یەک خاڵی تر کە ئاماژەی پێدەن ئەویش کێشە ڕاستەکەن بە تەواوی پشتگیری تەواوی ئامادەبوانەکەم تەنها کێشەی مادی نییە چونکە مادە ناتوانێت هەموو چارەسەر هەموو کێشەیەکە بۆ چارەسەر بکە لە قسەی زۆرێک لە ئامادەبوان ئاماژیان پێدا کە ئەمانە کۆمەڵێک لەم خەڵکانە پێویستیان بە چارەسەر هەیە لە دەرەوەی وڵات کێشەی هاتوچۆ هەمووشیان هەیە کێشەی خوێندنیان هەیە ناتوانن کێشەی یەکێک لەو خاڵە جەوهریانی ئاماژەی پێدرا کێشەی سلفەی زەواجە بەتەکید ئەگەر سلفەی زەواج و بەخشینی سلفەی زەواج بۆ لە هەموو کە زیاتر بۆ کەمەندان پێویستە کە ببەخشرێ چۆن لە ڕێگەی بەخشینی زۆر بە کورتی بۆی و بەڕێزانش قسە بکەن لە ڕێگەی بەخشینی ئەم سلفەیەوە تۆ دەرفەتێکی زۆر دەرەخسێنی بۆ کەمەندام کەوای لێ بکەی بیر لە پرۆسی هاوسەرگیری بکاتەوە کە وەری ناگرێت لە کاتێکدا بەپێی ئەحساییە کە لەلایەن ڕێکخراوە یەکێک لە ڕێکخراوەکانم بەبیرم نییە ئێستا کە ڕێژەیەکی زۆر لە کەمەندامن لەسەر و تەمەنی زەواجەوەن بەڵەوەم بەهۆی دارایی ناتوانیوە زەواج بکەن کە دەتوانین بە دارایی ئەو کێشیان چارەسەر بکەین زۆر سپاس کاک ڕەفیق بێ زەحمەت دەگرت جەنابیش بە بێمە بوو چەند نقطەیەک بوو یەکێ لەوانەیە کاڵێک کە عەمری خواکە وەفات دەکات کە موچەکەی بڕێت تەوان قەناری شکایە ئەتوانێت گەر مناڵی هەبێ ئەتوانێت بچێت لە ڕێگەی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتەوە لەوە بێوەژنانەیەک وەرگرێت کە عینەن وەکو ئێمە لاتوە 150,000 دینارە ئەو بەنسبەت ئەو نقطەیەکی کەوە کاڵێت کە کاگەحمۆی شاردی پیا کاڵێ بەعزە کەسیان هەیە هەڵسە کەوتان خراپ بەرابەر کەمەندامان تەوان چەند بێت چەقەڵ نابێ مە لە شوێنێکی وەکو دایری ئێمە زیاد لە 50-60 مۆزەفی تایە هەر شتێکیش ڕووبا بەڵام بە زۆری ئەو کەسانی کەوا کە کێشە دروست دەکەن کەمەندام نین من چاک متاکیدم ئەو کەسی کە کێشە دروست کەمەندام نیە تەمەن کە ئەو کەسی کە کەمەندامە یەتە لامان ئەگەر کەمەندان بە حەقەت کەمەندان بێ وەکو چۆل و خوشکەی شاردی پیاکەوە تەربیە وایان بۆکەن ئێمە خراپتریان بۆکەین بەڵام کەمەندام نییە بە حەقیقەت پیان پەنجەیەکی قەتاویان قاچێکی شتێکی زۆر بەسیط دەکە جو بکە چەند جار زارێکی هەڵی کاکە گیان ئەمە تو شمولی تۆ ناکە تەمەنی کا بە هەرا و فەرتەنەوە وەڵێ بۆچی شمولیم ناکات بەڵام بە حەقەت کەمەندام نییە بۆ یەکەواکە لەوێ هەڵسو کەوتەکە لێ ئەگۆڕێ بەنسبە عەرەبانە و پێداویستەکان من لەگەڵ ئەنام لە ساس مەفروض ئێمە و شوێنێکی تایبەتیمان هەیە بۆ وەرگرتنی ئەو کەمەندە ئەو عەرەبان و پێداویستیانە لای ئێمەوە تەوزیع کرێ بەسەر کەمەندامانە وەکو جاران چۆن لە چاودێری کۆمەڵاتی تەوزیع کرا مەفروضە لای ئێوە بەڵام ئایا ئەو منەزەماتانە تا 30 ساڵە بە ئێمە نەکردووە کە شوێنێکی واشیان بۆ دابیر نەکراوە لای ئێمەکەوە وەریگرین و بە حەقیقەت بە عەدالەت تەوزیعەکەین لە ڕێگای لیژنەیەکەوە بەنسبە ئەو برادەرەوە نازانم زۆر حاڵی نەبوو لە وەزعەکەی کەوتی پارە وارە گیرە شتێکیوە من خۆم بەش بە حاڵی خۆم تەحەدای ئەو کەساکەم کەوا معاملەی یەکێک بێنێ کە بە پاری لێ وەرگێت و بە حەقەتی چەند کەسێک هەن لە سلێمانیە دەستنیشانیش کراون کە ئەمانە پیانەوتێ دەڵاڵ ئەمانە یەک پارە وەرەگرن لە کەمەندامە بێ کە ئێمە ئاگامان لێبێ و ئەزدانی کە چاویان پێمانە کرد بعضێک وەرەگیرێ و لە بعضێک وەرناگیرێ مۆزەفیش نەبوو معاملە کە لە بعضێک وەرەگیرێ بعضێکی وەرناگیرێ ئەوە قەزیەوە بێ تەبەن ئێمە کۆمەڵێ نەخۆشی هەیە شمولی ناکە دایانێم تێگەن کاکە گیان تۆ دەرەجەکەت ئەو نییە من معاملەت لەگەڵا بکە بزانم کەوە ئێستا قەراریش کەش دەرچوەڵە بێ تەصدیقی جنسی و فۆرم و عینەکان تەصدیق کرێ کەوا بێت تەصدیق کرێ تەبەن من بۆ عەزیەت لێ بێ بچی وانە کۆمەڵە پارە سەر بکەیت و تاوەدێکی کات و عەدلم بۆ بێنی کە گوایە من بزانم موچەخۆریان موچەخۆرنی من پارەی تێچێ بەڵام ئەزانم کە تۆ شمولی ناکە قد ئەزانم کە شمولی ناکە چون قەرارەکە وەکو کاک شێخ نووریوان زیاتریشی لێزان لەو مەسەلەی وەختی خۆی لە 2003 دانراوە تهدید کراوە چ نەخۆشیە شمولێکە و دەرەجات لە پەنجەیەکەوە تایەتی هەتا کۆگاتە هەموو شتێک تهدید کراوە زۆر سپاس کاک شێخ فەرمووی زۆر سپاس وەڵام من نازانم کاتم چەند هەیە
کۆمەڵێک پێشنیار بوو کاک شەوکەتوان پێشنیاریان کرد و دیارە هەمووی من لەگەڵیان کاک جەبار باس لە بنکەی کەمەندامان لە ڕێخاوەکان گەر ئەوەی خەریکی بارەگەکانی خۆیان بوونای ڕێخەری من کۆبوونەوەمان کردەوە بە ئامادەبوونی گروپی کەمەندامانیش نات بتن بەدەنگ کەسیان ناتن بەدەنگمانەوە لەبەرەوە ناچار وەفدێکی کۆمەڵی ڕۆژمان نرد بە 13 نقطەوە بەلای کاک مامۆستا محەممەد ساڵەوێتمان ئەگەر چارەسەری نەکەنی گەین بە وەزیر وەگەر چارەسەریشی نەکەنی گەین بە کاک بەرهەم تووشێ بەسە ئیتر کەمەندام زۆر عەزیەتێ بێت سێبەرێک نییە شتەیەک نییە دەمێەوە خەتایمان نەبێت شتێ من هزار دینار لە قاسەکانە نییە گەر مەعاشی کەمەندام نەبێ کاک ئەحمەد پرسیارێک و نوێنەری کۆدەنگی نیم کاکە من کۆمەڵی ڕۆژ هاتووم پێم وتون بۆ برادرانە نەهاتون ڤینۆسخانە گەدارە بە کاک مەرە ئەحمەد مانوت بە کاک عومەری هیچێتی کەمەندامانشمان نەهات بەڵام ئەتوانم قسە بکەم یعنی لە بری ئەوان هەتا حەدی خۆی هەتا ئەوەنە کارەکانی کۆمەڵە ڕۆژ سنووردار نییە کاک ئەحمەد ئێمە کار بۆ کەمەندامەکەین حەقمان نێوە سەر پێناسەکەی چیە ڕەم بێ لە ساڵی 96 کە لەگەر مەشەڕی ناوخۆیان بوو ئێمە ئەندامی دەستی کارجەڕیمان هەبووە پارتی بووە و ئیسلامی بووە لەبەرەوە سنووردار نییە ئیشەکانمان بەڵام ئیشەکانی خۆمان وەکو ئیمکانێتی کۆمەڵە سنووردارە ئەجینا دەنگمان لە یابانەوە تا ئەمریکا دەنگمان گیانەوەی دوای ئەمە لەسەرێک تەوەریش ناکەین بەڕاستی تەنها تەوەری کەمەندامان نییە تەوەری تریشمان هەیە وەرزشمان هەیە بۆ کەمەندامانە بەتەڵی عالەمان هەیە ئەمڕۆ لەسەر ئاسی هەموو عالەم نەک لەسەر ئاسی تەنها کوردستان و عێراق بەتەڵی هەموو عالەمە لە 140 دەوڵەت بەتەڵی عالەمە دوای هەڵبژاردەکانمان ئێستا لە خلالی ساڵونیە کە گەانمە هەڵبژاردی عێراق حەز ناکەم چوە بابەتە لەبەرەی بابەتی بەرنامەکەمان نییە کەم تەرخەمیشمان هەیە بە تاکید ینی کەم تەرخەمیمان هەیە چونکە کەمەندام لە کوردستانە ئەگەر بە پێی پیوەرە نەودەڵەتەکان بێت ئەگەر 4 ملیۆن بین 400 کەمەندامان زیاتر هەیە ئێمە بە هەموو جۆرەکانی کەمەندامیەوە ینی ئەگەر سەیدەك زیاتریشە تەبان نازانەوە برادرە وتی ناوم نووسیەوە بە چارەسەر وڵی خۆیمە کۆمەڵی ڕۆژ امکانێتیەوەمان نییە یەک کەس بنێرینە دەرەوە چیەگەر تۆ باسی 4 دەفتەر بکەیت بۆ مەعالەجەکردنی یەکێک بەڵام تەسهیلاتمان کردو بۆ زۆر کەس نووسیمان پشتگیریمان بۆ کردو بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتی سەحا هەندێک جار منەظەماتی ناوە نووسن ڕەم بێت چەند کەسێک بە ئەویش لە عەدەدی پەنجەی دەست تێبەندیان ناپەڕێت چوونەتە دەرەوە چێ بەڕاستی چوونە دەرەوە ئاسان نییە من بۆ خۆم عەمەلیاتم کردو لە عێراق کردووە نەمتوانێت بچمە دەرەوە دووسێ برادر باسی ئۆپۆزیسیۆن و من دیفاع ئۆپۆزیسیۆنەکەم لە دەسەڵاتیش بەڵام پێش تێپەڕاندنی بووجە کۆمەڵک لە ئەندامانی لیستی کوردستانیش و لە لیستی ئۆپۆزیسیۆنیش پەیوەندیان پێوە کردوین چیتان هەیە پرۆژە بۆی مناقەشەی بکەین ئەوەی کە لە بەردەستمانە بێ بۆ عمومی عامی کەمەندامان چ لە پرۆژە یاسایەکان و تومانە ئێوە ئەگەر ئەتانوێت کار بۆ کەمەندامان بکەن پرۆژێکی یاسا هەیە بیڕێنن ئەپروڤیکەن مسادقەی لەسەر بکەن ئێوە هاوکاریمان بکەن چکێ برادێک لێرەوە پرسیاری کرد چی تایە لە پرۆژە یاساکەیە لە پرۆژە یاساکەیە گشتگیرە هەمووی تایە چارەسەریش تایە چارەسەری چونە دەرەوەشی تایە موچەشی تایە نیشتەجێبوونیشی تایە چاکسازی لە بواری ژینگەی کەمەندامان تایە بواری تەندروستی تایە خوێندنی تایە خوێندنی باڵای تایە لەسەرتایەوە تاکو خوێندنەوەی بۆ کرا کاکشێخ قرای یەکەی بۆ کراوە من بەڕاستی نەمبینی لە فەرلەمانە هەرچەنە کۆمەڵێک خەڵکوتیان قیرایی بۆ کراوە بەڵام هەفتەی پێش و چوارشەمەی پێش وەکو ئەمڕۆ خوشکە خات و تارە ئەسعادی وتی قرامان بۆ کردووە بۆ قرای دۆم بانکتانەکەینەوە بزانین چی تێبینی ترتان هەیە هەتا ئەوە نەڕۆیوە تا ئەوە نەماگالەیە بەڵام پرسیاریان لێ کردوین بەڕاستی چه ئەندامانی لیستی کوردستانی چه تا ئۆپۆزیسیۆنیش بەڕاستی پرسیاریان لێ کردوین و پرۆژەکانەوەی کە هەیە پرۆژەی ڕێکخراوەی نییە پرۆژەی عامی کەمەندامانە ینی خراوەتە بەردەستیانی ترەگەر خوان و وجدانی خۆیان جێبەجێ بکەن جێبەجێ نەکەن ئەمەش دەنگم لەگەڵ چینە سەرجادەلیان پرۆژەی گشتی کەمەندامان ئەو پرۆژەی عامەکە بەرزێکاتەوە وەزارەت پرۆژەکە هەیە خۆی پرۆژەکە نووسە بوو لە ساڵی 2005ەوە هەیە بەڵام تاوان کۆمەڵێکم کوڕیتیا بوو بە کۆدەنجی لەگەڵ هەموو ڕێکخراوەکانی کوردستان بە هەولێر روستەمانیشەوە کاڵێم هەندێک کار هەیە بە یەکەوەیکەین بە تایبەتیەوەی کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیان و گوزارانی کەمەندامانەوە هەیە لە وڵاتەیە چ ڕێکخراوەکانی سەمانی چ ڕێکخراوەکانی هەولێر ڕاستە دەستەی کۆدەنجی فراوانمان نیە ئەنجومەنی باڵامان نیە بالمناسبە لە پرۆژە یاسایەکە ئەنجومەنی باڵای وەکو الهەیە الوەتەنیە لرعایەة المعوقین بە عەرەبی ئەوەی تایە کە سەرپەرشتی کاروباری هەموو کەمەندامانەکە لە برێتی لە بری وەزارەت یا بێ مؤسسەیەکی عام سەر بە وەزارەت ئەوەشی تایە کە ئەبێ ئەو مؤسسەیە 150 کەمەندان بێ ئەوەشمان کردووە باش مەرج یعنی بۆ ئەوەی سبێن ئەگەر قەرارێکدا 150 هیچ نەبێت 150 ما لا يقل عن 51% بابلين 150 يعني بروجەکە ئەگەر جێبەجێ بکرێن تصورەکەم ئەگەر هەموو لایەکمان
تەرکیز لەسەر جێبەجێکردنی پرۆژەکە بکەین زەخت لە حکومەت بکەین وەلو لە دەستی حکومەت دەرچوێت چوت لای پەرلەمان ئەمێنێتەوە سەر ئەوەی ئایا ئیلتیزاماتی مادی لەم بودجێ ئەم ساڵە چه ئیلتیزاماتێکی مادی بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە ڕەمبێ کاکێرش باش بزانێتەوە ئەو یاساییە قرار و یاسا دەرکردن تەنها دەرکردنی یاساکە نییە کۆمەڵێک پەرلەمانتار موافقە لەسەر بکەن چه ئیلتیزاماتێکی مادیەکەێتە سێ حکومەت ینی تۆ بۆ نمونە 200,000 کەمەندامت هەیە لە وڵاتەیە 200,000 تەنها یەک نمونە هەرمەوە کۆتای بە قسەکان مێنم کەمەندامێک ئەگەر ڕێژەی کەمەندامێکی لە ساسە بوو موچەی مۆزەفێکی دەرەجە 5 وەرەگرێ ئەگەر لە سا هەشتا بوو موچەی مۆزەفی دەرەجە 5 کە زەربی هەشتا تەقسیم ساکرێ بەو شێوەیە تەخوارەوە بۆ ئەو کەمەندامانی کە ئەگات پلیس ڕێژەی لە سادا 30 و هەتا یعنی ئەوانە هەمووی چاکراوە ئەوانە ئێمە وەکو ڕێکخراوە کەمەندامەکان کەسی پسوەرمان هەیە و حامیمان هەیە و یاساناسمان هەیە و ئەندازیاری تایە دوکەری تایە هەمووی چاکسازی زۆر لە پرۆژەکە کرا و تەمە ناکەم منیشۆکە ئەو هەموو هەواڵ ئەزانی من کاتێکی زۆر کەمم ماوە ئەمەوێت دواوتتان هەر یەکە لە ماوەیەکی زۆر کەمە زۆر بە کورتی زۆر باش هەڵ بدەین تاوان من سەبارەت بە ئێمە و کۆمەڵی ڕۆژ وەکو گروپی کەمەندامان و کۆمەڵی ڕۆژ من شایەتێ بۆ کۆمەڵی ڕۆژ لەوەی کە کۆمەڵی ڕۆژ ڕێکخراوێکە کۆنتترین ڕێکخراوە و بە دڵنیاییش دەڵێم دەور و تەسیراتیان لەسەر ئیشوکاری کەمەندامان بە شێوێکی عام هەبووە و ئێمە لەگەڵ کۆمەڵی ڕۆژاتوانم بڵێم لەگەڵ ئەندامەکانی شاو لەگەڵ ستافی کاریشیا پەیوەندیمان زۆر باشەوە من دەستخۆشی زۆر لە ستافی تازەی کۆمەڵی ڕۆژەکە پرسیارەکەم بۆ کاک شێخ نووری هەیە سەبارەت بۆی کە کۆمەڵی ڕۆژ تاوان کۆمەڵی ڕۆژ ئەندامێکی زۆری هەیە دەسەڵاتی زیاتریشیان هەیە دەفەرمێ سنوورداری سنووردانە کارەکانمان حەزەکەم زان تۆزیحێکی بەسەری دواوتە وەکو پارێزەرێک دوای ئەو تۆزیحەیە لە قسەکانی کاری کێشانی کە ئاماژەمان پێدا دەتوانین بڵین چارەسەرەکەی لە یەکشتا ئەویش دەرچواندنی پرۆژە یاسایەکە لە پەرلەمانەوە کە خودی نەبوونی ئەو یاسایە چەندە بۆ کەمەندامان نەقسە ئەوەندەش بۆ پەرلەمان نەقسە کە لە وڵاتێک ئیدعای دموکراتی و ئیدعای مافی کەمینە و مافی کەمە یعنی ئەوانی کە خەڵکانی کە هەست بە جیازی دەکەین نەبێت ئەی پەرلەمان ئەو پرسیارە بکەین کە تۆ نەتوانانی بە یاسایەک مافی ئەمە زامن بکەین ئەیکەواتە چۆن ئیدعای دموکراتی وەکو ئاشکرایە کە زیاتر لە 200,000 زیاتر کەمەندام هەیە بۆچیە تا ئێستا ئەندام پەرلەمانێکی کەمەندام نییە لە کەمەندامان لە پەرلەماندا کاتوان کەمەندامان لە ڕێگەی خۆیانەوە سەوتی بۆ بەنوو بچێتە ئەو دیفاع لە مافی کەمەندامان کرد زۆر چاک کاک شێخ من تعلیقی ئەخیرم لەسەر وەڵامەکەی کاکاری ئیمکانێتی مادیمان سنووردارە ئیمکانێتی مادیە جنا ئیمکانێتی تر سنووردار نیە بە تاکید و گوێش بۆ هیچ کەسێک ڕێهین ناکەین ئەگەر خۆمان قەنەعەتمان پێ نەبێ فرێ ڕێکخراوی تاوان شتێکی زایری زۆر تەبیعیە خوشکبران لە شارێکی وەکو بێروت تا 50 ڕێکخراو هەیە لە وڵاتێکی وەکو مەغریبا 500 و کسور ڕێکخراوی کەمەندامان هەیە من زۆربەی زۆری و دەوڵەتانم بینیوە خەلیج وڵاتێکە کە هەرچی بە خیاڵی توایە بێت بۆ کەمەندام دەستەبەرکراوە هەرچیەک هەیە ینی هەتا وڵاتێکی وەکو کوێت ئەڵێ من CRPD Conventions for the Right of People with Disabilities ینی اتفاقی نەودەوڵەتی کەمەندامان ئەڵێ اعتراف بۆ هەر ناکەین شێوەی ئێمە خۆمانەمانە زۆرەوە باشترە و ڕاستیشەکەن وایە ئەوەی کاوان هەیەە ینی جێگا نابێتەوە جنا باسی کورتە باسێک نەسەر کرد بەڵام گرنگەوەیە ئەمانە کاتنە سەر ئەم ڕێکخراوانە چارێکی خۆیان هەیە فران ئەندامم ئەرزی وەرگرتەوە فلان سیاری بکراوە فلان نازانم چی وەکرا من نازانم کاگاری گەرم تەقەسی لەگەڵ ئێمە نەبێت چێ بخوا باشە زۆر سپاس زۆر سپاسی ئامادەبوونی میوانەکانی بەرنامەکە کەم هەروە بەڕێز کاک ئاری محەممەد بەرپرسی ڕاگەیاندنی گروپی کەمەندامان کاکێرش سەردار پارێزەر و کاک ڕەفیق حەمەکەریم جێگری بەڕێوەبەری چاودێری کەمەندامانی سلێمانی و سەرپەرشتیاری بەشی کەمەندامان بەڕێز ئەندازیار شێخ نووری شێخ ڕەزا کۆییک سەرۆکی کۆمەڵی ڕۆژ بەڕێزان هیوادارین ئەم ئێوارەیە بابەتێکی بەسوودمان پێشکەش کرد بێ و هیوادارین بەسوود بگەڕێتەوە بە یاسای باش و گوزەرانێکی باش بۆ هەموو کەم ئەندامان لە کوردستاندا هەتاوەکو ئەڵلقەی داهات و هەفتەی داهات و کێشەیەکی تری کۆمەڵایەتی پێتان دەکەینەوە شەو شەوگارتان خۆشخواتان لەگەڵ.